لێرە دەبی زۆر بە کەزی قسەی بکەی لە گۆڵدن زۆنم کامیرە ئەولای بچاندا ئیمپایر ڤیوی بەرامبەرتە ئێرە ئەستۆریا کۆلێژە خولی فێربوونی زمان هەموو زمانەکان بە تایبەت گرنگیان بە زمانی ئینگلیزیدایە وەوانەی تایبەتیشیان لە بۆ پۆلی 12 بۆ پۆلە ناکۆتاکانیش مامۆستای زۆر بە ئەزمونیان دابین کردێ ئەوەی ئەستۆریا کۆلێج زیادەکاتەوە لە پەیمانگاکانی دیکە ئەوەیە ئامادە دەکرێت لە بۆ بەدەستهێنانی بڕوانامە نێودەوڵەتیەکانی وەک AP، SAT، A-Level و AS Level و هەروەها IGCSE و ئەوەش لەبیر نەکەین هەر لێر بکان تاقیکردنەوەی نێودەوڵەتی ئایلست پێدەکەین و هەروەها جگە لە کۆرسەکانمان مامۆستای تایبەتیشمان لە بۆ کەسی تایبەت ئامادە کردیە لە ئەستۆریا کۆلێج و بە دڵنیاییەوە ڤیدیۆکانی من بەبێ دیاری نابی دوو فێرخواست دەتوانن سوودمەند بن لە خولی ئینگلیزی بێ بەرامبەر بە تەنها بە یەک کۆمنت.